سەبارەت بە پرۆژەی پاڵپشتی دارایی بۆ ڕزگاربوانی دەستی داعش گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز هەرمان میرزا بریکاری میری ئێزدیان لە دۆکۆ لەگەڵماندا. بەڕێز هەرمان میرزا سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. پرۆژەی پاڵپشتی دارایی بۆ ڕزگاربوانی دەستی داعش بۆ کچان و ئافرەتانی ئێزدی تا چەند گرنگ و پێویست بوو؟ زۆر سوپاس بەڕێز. ئەم پرۆژە ڕاستی گەلێکی گرنگە بۆ کەندێک کەسا و ڕاستی دەستێوانی کورتە و نقارن ژیانە خۆیان ڕۆژانە ببەنە سەری و ئەو ظروفین تێرا دەرباز بووی ڕاستی نە ظروفین هۆسایەت کوی سەهال بووینە. ئەڤە هەندێکشوان بۆ ماوەی 10 ساڵایە ئەلگەلڤان مەعاناتە ڕۆژانە دژین. بەلێ حکوومەتە هەرێما کوردستانی هەر دەستپێکە پشتەوانیکردنێ بۆ ڕزگارکردناوان و تا ئێستا گەلک خەتوێتن باشێت هاوێتین چی کارێن تاکانە بن چی کارێن گشتی بن بۆ هەمووە گەلک جارێ دیترژی هاریکاری و پشتەوانیت کرین ڕێخۆشکردنێک بواناکری بۆ منەظماتە بۆ دروستکردن هەر کارێکی وانی کوی پێتەوی هەبتن. حکوومەتە هەرێما کوردستانی کێماسیت vê çandêda nekiriye belê ev projê nûka ڕاستی بۆ جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê ڕاگەهاند بۆ کەیفەکە مەزن خستە سەر ڕووی وان ڕەڤاندیە و ڕاستی ئۆمێدێک بوان دروست کرد و خەڵکێکی هەیک و خەمخۆری وانە و وان دانێتن خەلکی خۆ ئەوژی حکوومەتە هەرێما کوردستانê و پشتەوانیە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê. بەڕێز هەرمان یانێ وەکە پرۆژەی داهاتی هەتا ئەو کەسێن کوژ دەرvê وڵاتی پشتی کوژ دەستێ چەکدارên داعش هاتینە ڕزگارkirin وڵاتێش دەرvê هەڵبژارتین ji bo derbazkirina jiyanê ew xwe jî dê mifadar bin. Rêkarên çewaniya mifadarbûna wan a û evên ku li vê derê jîn çawa ye yanê bê cudahî û kengî dê keftet warê cibcikinê de her ragihandina proje yan jî êdî dişnîka kar ser bête kirin. هەر ڕۆژە ئەر جەنابێوی و ئەمر کری و گوتی کو دێ ئەف پرۆژە ڕاگەهاندی دفۆرما دەست پێکەن سێ جیێن هەین کو دێ کەڤنەکاریدا تا دەهی vê mangê ئەو بنگەهێت کو بێنە دروستکردن تایبەت بنگەهێک لالش ڕەوشەنبیری و کۆمەڵاتی سەر حکوومەتە me herêmê veya کەسانên بەهرەمەندن تێدا دەست vî کاریکەن و ئەو پشتەوانیا کەسانێت ناڤە حکوومەتێدا دێ زووترین دەم یعنی کوبەری سێ هەشتی شەڵا دێ منحەکش vê منحەیەتە وەرگرتن jî بۆ وان کەسە ئەو کەسێش دەرvê jî حکوومەت ئەمە بووی چاوی لە درێنتن بێی فەرق و جودایی هەمووە کو ئەvê زڵم لێ هاتیەکردن 3000 کەسی بتر دێ ئێنە تۆمارکردن و دێ منحەک jî بوانێتدان مدوێت ئاماژێ تشتێکی دیژی بکەم و گەلک بەری ئەف پرۆژە بێتە ڕاگەهاندن گەلک پڕوپاکەندە هەبووینەش لایەنێن جودا جودا و دێ تەسیرێکی ڕاتە بێ هەندێک ئینسانەوانە جیاتەکەتن لێ ئەفچوو ڕاستی بۆ vê چەندێنینە ئەvە بەس هاریکاری و پشتەوانیە و بە نەجارایەکێ بووە چاکەکە چاوە حکوومەتە کوردستانی بەرین هۆژی ئەڤنە هەموو ڕزگارکرینە هەر دیسە حکوومەتە هەرێما کوردستانە دێ پشتەوانیا وان کەتن و دێ هەم سنتەرێت دێ سنتەراژی بۆوان دامەزرینتن دەڤەرێن ئێزدیا و کەسانên ئەکادمیش دێنێتن بەرک و دەرونێ گەلەکای یەتێک چۆیە دابینتە ناڤە جڤاکێدا ئونێت بینن jî ڕۆژانە کەسانên بەهرەمەندێژێ دەردکەون هەتا ئیرۆکە جەنابێ سەرۆکی حکوومەتی ئاماژە بە خوشکەکێ کرد و جامیعە ئەمریکیش کەسێت هەرێت باش بووە. بەڕێز هەرمان لە هیچ دۆخێک و هیچ کاتێکە حکوومەتی عێراق بەم شێوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت و هاوکارتان بووە؟ حکوومەتە عێراقێژی من بێت ئاماژێ پێ بکەم هاریکاریەک مەکتەبێکوە دامەزراندی و مدیریەکە گشتی و دامەزراندی مووسلێک و هاریکاری و پشتەوانیە بکەتن و سەروێ قرارە پەرلەمانی عێراقی بەلێ مەخابن
وێت ئەو ناجیاک و زڵم لێ هاتیەکردن ببشتە بەر دادگای و هەموو ئەو ئێش و ئازار و تراجیدیاب سەرێوێ هاتی ئاشکرایی بێژتن یعنی و ڕاستی گونەهەکە هەرە مەزنە کوتو vê zilmê wê afretêtkê heta kutubûra ratibekyan harîkariyekê çêdikey û hezara jî êk durist nekirîne lê mixabin hindek kesê durist kirîne dî hemû jî têlayîn belê hikûmeta Herêma Kurdistanê vê çendê naketin dê hemû kesekî kefte ku meşmûlî vê babetî bitin û hemû jî diyarin ku mekteba revandiya û data û amarê li berdestin hemû kesekî diyar e jî beseke bibin icraata yani tunkin rastî însanek jê ratibekî ku bi dest ve naynetin. ڕێز هەرمان میرزا بریکارێ میری ئێزدیان پاکە ڕاستەخۆش دهۆکێت گەلمەدا بوون گەلک سوپاس بووە سوپاس.